نامەی یامور وشیار بۆ دکتۆر تەها ڕەسوول. سەرمایەدارێکی هەژار. ئەبڵاپەشێ و دێڕێکی هەیە وشەکانی بەزێر زاخاوی چەشنە بوون. دەڵێ دیکتاتۆریەتم قبوڵە، بەو مەرجەی منداڵەکانیش دیکتاتۆر بن. ڕوونە ئەگەر بچووک تا گەورە ببنە دیکتاتۆر، کۆمەڵگا سەرڕای بۆ گەنکردن و بە زبڵدانبوونی ژیان مانای نامێنێت و کەسی قبوڵ نییە. ڕوونتر کەسێ نامێنێتەوە پێی بووترێ دیکتاتۆر. ئەو کاتە ژیان دەبێتە گەوهرێکی بەنرخ، وا کەس نایگۆڕێتەوە بە مێرگەکانی بەهەشت. ئەوەی مرۆڤ بە نەمریە هێڵێتەوە ڕەفتار و هەڵوێستەکانیەتی، نەک سەرمایە و جوانی و پشت و بڕوانامە و هەر پاشناوێکی تر. ئەگەر لە ئێمە بپرسن پێش 100 ساڵ چ پیاوێک لە سلێمانی لە ماڵەوە پارەیەکی زۆری هەڵگرت بوو، چ پیاوێک لە ناو کووردا چاوی جوان بوو، بێگومان پێ دەکەنین و گاڵتە بە ئاستی ژیریەکەی دەکەین. بۆ؟ چونکە ئەو پرسیارە وەڵامەکەشی هیچ بەهایەکی نییە، نە لە ڕابردوو، نە لە ئێستا و نە لە ئایندەدا. بەڵام لێمان بپرسن چ پیاوێک لە سلێمانیدا بازرگانێکی دەستپاک و نان بدە و سادە ڕەفتار و بە هەڵوێست بوو لەگەڵ خەڵکیدا، بەبێ دوو دڵێ و شانازیەوە کەریمی عەلەکە دەکەینە وەڵام. بۆ؟ چونکە شەرمەزار نابین و کەس ناڵێت وانە بازرگانێکی وەک دکتۆر تەها ڕەسوول کە لەم وێنەیەدا لە سەرەی نانخواردندا وەستاوە ئەبێ چی دەست بکەوێت جگە لە گەورەی؟ ئاخۆ چ پێویستێکی بەوەیە جگە لە سادەی و ڕەفتاری جوانی؟ ئاخۆ چ چێژێک لەوەدایە جگە لە هەڵوێستی بە مرۆڤ بوون؟ ئەوێک کە دەتوانێت هەتا مردن جوانترین جل و باشترین ئۆتۆمبیل و چێژبەخشترین خواردن و خۆشترین سەفەر و ناوازەترین خان و ماڵ و گرانبەهاترین بۆن و جوانترین ئافرەت بخاتە ژیانیەوە و بڕوات لە دووری خەڵک بەو پەڕی ئاسوودەی و بەبێ گرفت بژی؟ بەڵام دێت لە ناو مناڵان و گەنجان و ئاوا چەمەنی ئاواکە. لە ناو کوڕ و کۆبوونەوەکانی ڕۆشنبیریدا کورسی دادەنێ، دەستی بۆ یاخچی و دەستگێڕ و بەخشرا و پاکەوانەکان ماچەکە. ماڵە و ماڵ دەچێ بۆ لای نەخۆش و کرێچی و کەم دەرامەت، گیرفان و قاسە و ژمارەی بانقی ئەوەی پەیدا دەکا دەیبەخشێت و هیچ مەرجێکیش دانانێ بۆ گەڕانەوەی و چاوەڕێی هیچ سوودێکی مادیش نییە. لە سەردەمێکدا کە بازرگانەکانی تر باخچە و دارستانەکان دەکەنە بیابان، ئەم دێت درەخت دەڕوێنێ. ئەوان لە مەرزەکان و وەزارەتەکان و بازاڕی ڕەشدا خەڵکی ڕوو دەکەنەوە و برسیانەکەن و ئەم پۆشتیانەکاتەوە و تێریانەکە. لەو پەڕیبووندا بەو پەڕی نەبوونی دەرەکەوێ. چەندە گەورەیە بۆ مێژوو بازرگانێک هەژار بێ. یامور وشیار.